ئیسلام تەشجیعی کردووە ئافرەت لە تەمەنێکی زووە باڵقە بێ گەورە ئەبێ فەرمێ زەواجکە مادەم باڵغ بوو گەورە بوو خۆی ناسی کوڕیش بە هەمان شێوە هەر کاتێ بووە ڕەخسا ئێمە ئەم عورفە جاهیلیە ئەوروپایە چیمان پێفرۆشێتەوە یەت ئەڵێ کاکە چۆن ئەبێ گەنج ژن بێنی لەم تەمەنەیە کەی عەقڵی کامڵە بچێ زەواجکە ئافرەت کەی وەختی ئەوەیەتی 12 ساڵ و 14 ساڵ بێش و کاو ژن بێنێ ئەی بڵێ زەحمە نەبێ مناڵی تۆ لە کەیەکەوە ممارەسی جنسەکە هەندێک شوێن پێتەڵێن لە 8 ساڵیەوە لە 10 ساڵیەوە لە 11 ساڵیەوە خێرە مناڵی تۆ جڵەوە بۆ شل کردووە هەرچی ژن و پیا و پێکەوە ئەیکەن ئەو لە ماڵەکەی باوکی کچەکەیە بە ئیجباری ئەکرێ کوڕکە چووە ماڵی بۆی فرێندەکەی یان جێڵ فرێندەکەی کەس بووی نییە بڵێ چیەکەی کە دەرگای لە خۆی داخست کەس بووی نییە لە دەرگا با ئیزعاجیان کە هەر شکاتی لێ بکەن ئەڵێن باوکە عەقڵی متەخەلیف و دواکەوتووە بۆی نییە لەم وڵاتەیە بژی بە شێوەیە دووریە خەنەوە ئەڵێن ئەوەنگە کیلۆمەتری نزیکی ئەو مناڵانە بیتەوە تۆ گیریت پێوە نەکەنە قاچی بۆیە مناڵی خۆی ڕەهایە چییە کات کاتێک کە ئەیبێ زەواجکە پێویستی پێی نییە زەواجکە تەمەنێگاتە 40-50 بەڵام هەموو شتێکی زەواجی تاو کردووە هەموو مارەسەیەکی جنسی کردووە مناڵی ئێمەش ئەبێ بە ڕۆژوو بێ ئەبێ ژن نێنێ ئەبێ شوو نەکات ئەبێ دەمی خۆی بگرێتەوە اینجا ئارەزوو تامەزرۆیی و چێژەکانی ئەوانیشی بۆ نەخڵەکەن ئەها مناڵی ئەوان چۆنەژی ئەها چۆن ڕابێرن ئەها چۆن ممارەسی سێکسەکەن ئەمەیە کە ئیسلام نەیهێشتووە مناڵ بەو شێوەیە پەروەردە بکرێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشجیع ئەکات فێ مناڵ خەنەوە ئجا بۆی کە دەرکەوین زۆر مسەقەفین دەرکەوین ئێمەش گەنجەکانمان زۆر ڕۆشنبیرن لەگەڵ ئافرەتا وەکو ئاگر و بەنزین نین لێک دی نزیک بوونەوە سەر کڵپە بکە ئەڵێ وەڵا ڕەفیقمە زۆر طبیعیە لە گەڕەکە ڕەفیقێتی لە مەکتەبا ڕەفیقێتی لە ئیشا ڕەفیقێتی لە کۆمپانیا ڕەفیقێتی لە مندوبیا ڕەفیقێتی لە خەستەخانەیە ڕەفیقێتی لە سەفەرە ڕەفیقێتی بەلای طبیعی ئەڵوانان زۆر طبیعیە هەر عینەن خوشک و براژین و ئەچین و وەڵڵاهی درۆکە ئەگەر تۆ پیاوەتێکە و ئەو نەبێ لە پاسێکا لە یەک کوشنا لەسەر کورسی دانیشتی بەتەنیشتی ئافرەتێکەوە هەستێ نەبزووە پرۆخۆ فەحس کە بزانە تا چنێک کرۆمۆسۆمی وایە هەڵگرتووە پیاویت ئیمامی عەلیە فەرمێ هەر پیاوێ قسە لەگەڵ ئافرەتێکا بکا و بیدوێنێ و لەگەڵ یا دانیشێ ئیلا موذیە بەینە ڕیجلەی ئیلا دەستنوێژەکەی شکێ کەواتە نیشانی پیاوەتی ئەوەیە کە بە ئافرەت ببزوێ ئەگەر بە ئافرەت نەبزووە کاتە بەیانی چۆن ژنێنێ کاتە ئەمە پیاوەتیتیان نییە بۆیە تا ئێستا کە نەژماوەتەوە زەواجی نەکردو مەلایەوە طەبیعیە یاخود دەستی لە خراپەیە گیر بووە بە دزیەوە ئەیکات بۆیە زۆر دەربەستی ژنێنان نییە ما منعك إلا فسق أو عجز أو فسوق فەرمێ یاخود جسمە تەواو نییە یاخود تاوانێکی ژێربەژێرە هەیە کە زەواج ناکەیت کەواتە ئەوەی کە ئەڵێ من زەواج ناکەم بەلاشمەوە طەبیعیە وەڵڵاهی بزەین و کچی وایە کەسێ بڵێ وەڵڵاهی من برسیشمە بەڵام خواردنیش ببینم دەمم لیگ ناکە ئەڵین کاکە بڕۆ فەحسی لیکەڕژێنەکانی خۆ بکە یان فەحسی هەستەوەرەکانی خۆ بکە زین تا چەند نەخۆشیت ئەگەر نا ئینسانی سەلیم هەر باسی لیمۆی بۆ بکەن دەمی ئاوەکە ئێمە زۆر جان نەخۆش لیکەڕژێنی بردی تایە کە بووی لابین ئەڵین بڕۆ 1 کیلۆ لیمۆ بکڕە مەیخۆ بەس خۆ باسی کەوسێری کە ئەوجا خۆ قاژیشی کە ئەوجا دوایی بیخۆ بالی کەڕژێنەکە و برژێ ئەگەر نەخوات یعنی تۆ نەخۆشی کوڕم بەرەوکو کەسێک وایە جگەرەیەکی بەلادەمەوەیە کادری بانزیخانەشە ئەڵێ کاکە ئەو جگەرەیە بە ئەو بانزینە ئەڵێ کاکە هیچ عەیبی نییە کاتە بانزینەکەی محەسەن نییە بانزینەکەی محەسەن وای زانی جگەرەکە بەکتەریە و شوێنە نایێت بۆیە پیاو ئەگەر پیاوەتی تیابێت 7 جار تاقی جنسی لە ئافرەت زیاترە کاتە ناکرێ بڵێ وەڵڵاهی من زۆر طەبیعیم وەڵڵاهی کە زۆر طەبیعی بوو ئینجا نەخۆشی هیچی طەبیعی کوڕم بڕۆ خۆ فەحس کە ئەگەر طەبیعیت
لەبەرەوە ئەبێ هەستێ ببزوێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوەی نەیتوانی ژن بێنێ باشە بەڕۆژوو بێ بۆ ئەوەی کە ئارەزوەکانی کە بکاتەوە ئارەزوەکانی دامرکێنێتەوە